بناوی خۆی بەخشندەی میهرەبان ئازیزان لە هەر شوێنێکن سڵاو ئاشتی پەروەردگارتان لەسەر بێ دەواکارم لە پەروەردگار خۆی گەورە تاعات و عیبادەتی گشتایەکمان قبول بفەرمێ ئینشاء الله. ئازیزان تەوەری ئەو ڕۆمان باسی سیفەتێکە لە سیفەتەکانی خراپی مرۆڤایەتی ئەوی سیفەتی تووڕەبوونە. لەو بەرنامەیە ئینشاء الله باسی ئەم سیفەتە ئەکەین، ئایا بزانین داخۆ ئەم سیفەتە سەرچاوەکەی لە چێن دەرهاتووە مرۆڤ بۆ تووشی ئەم سیفەتە ئەبی. بۆ ئەم مەبەستە ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز مامۆستا یونس ڕوستایی ماکو لە زانای مامۆستای خوا بەخێر بێ قوربان. خی گەورە سەلامەتتان کە ئینشاءالله. زانای مامۆستا گەر بێت و ینی بە دەستپێشی بابەتەکەمان دەست پێ بکەین، گەر وەکو پێناسەیەشی تووڕەبوون و یعنی ئەم سیفەتە خراپە بکەین ئینشاءالله جنابت فرمووس. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا ونبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين. سرتا زور سپاس بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە داواکانی لە خوای پەروەردگار ئینشاء الله ئەو ماوەی کە لێرە لە خزمەت ئێوە و ئەم بەرنامەیە داینە بتوانین ئینشاء الله سودێک بە خۆمان و بە بینەرانی ئەم بەرنامەیە بگەینین ئینشاء الله. دیارە ئەگەر زۆر بە کوردی پێناسەیەکی تووڕەبوون بکەین، تووڕەبوون واتە فعل و ئینفعالێکە کە لە دەرونی ئینسانی هەڵدەستێتن، لە دەرونی ئینسانی ڕوودەداتن. دا ئەو هەڵچوونەش، ئەو فعل و ئینفعال و هەڵچوونەش لە ئەنجامی کاردانەوەیە لە بەرامبەر شتێکی کەوا لە بەرابەر ئەو ئینسانە کراوە. دایە ئەوە تا جوینی پێدراوە یا تهدید کراوە لە نەتیجە هەڵچوونێک لە دەرونی ئینسانی دروست دەبێتن. ئەو پێی دەڵێن تووڕەبوون، پێی دەڵێن تووڕەبوون. و دیارە تووڕەبوونیش زۆر پلەی هەیە، لە کەسێکی بۆ کەسێکی دیکە جیاوازە. بەڵام گرنگ ئەوەیە دڵی ئینسانی خوێن و گۆشتە تەبیعی بەشتی خۆش ئینسان هەڵسوکەوتێکی جوان دەنوێنێ، بەڵام کە دیتی هەڵسوکەوتێکی نەشیاوی لە بەرابەر دەکرێت دڵی ئینسانی دەگۆڕێ بۆ شێوازێکی دیکە هەڵدەچێ ئینفعال دەکات، تووڕە دەبێتن. مامۆستاوە پێناسەکەی تووڕەبوونە مامۆستا بەمەستا گەر بچینە سەر ینی دووسێ خاڵ و ینی پرسیاری هەستیار مامۆستا ئێستا تقریبەن جەنابەت هەر لە پێناسەکەش ئاماژەتی کورتت پێدا. تووڕەبوون لە دەرەنجاوی چەند شتێکە مامۆستا، ئایا ئەو هۆکارانە چیەکەوە وا لە ئینسانەکەن ئینسان لە یەک لەحظە لە بارودۆخی یعنی ئاسایی بسیتە بارودۆخێشی تووڕەبوون و هەڵچوون و هەتا وای لێدێ هەندە جارە بینی قەتل ئەکا یانە بینی زەربەیەشی گەورە ئەو شوێنی مامۆستا. ئەو هۆکارانە چینە گەر بێت و جەنابەت باسییان وڵا هۆکار زۆرن، هۆکاری هەڵچوون و ئینفعالکردنی ئینسانی هۆکار گەلێک زۆرن کە ئینشاءالله ئاماژە بە هەندێکیان دەکەین. وەکو مختصرێک ئاماژەم پێدا جاری وایە دەبینی ئینسان تهدید دەکرێت، ئەو تهدیدکردنە جاری وایە تهدید بە کوشتن دەکرێت یا مەسەن تهدیدی ماڵی دەکرێتن، لە نەتیجە ئینسان تووڕە دەبێتن، لە نەتیجە ئینسان تووڕە دەبێت کە تووڕەش بوو جاری وایە خوا بە ڕۆژێنەکە پەنا بۆشتی نەشیاو دەباتن، پەنا بۆشتی نەشیاو دەبا بگرە حتا جاری وایە سەر دەچێشێ بۆ کوشتنیش خوا پەنامان بداتن، خوا پەنامان بداتن. جا کە ئینسان تووڕە بوو لە حاڵەتی ئاسایی ئینسان خاریج دەبێتن کە ئینسان تووڕە بوو، بۆیە جاری وایە لە ئاسەری تووڕەبوونەکە حرەکەتی نەشیاو ئەنجام دەدا. چونکە دڵی ئینسانی لە حاڵەتی ئاسایی ئەگەر هەڵە نەبم وەکو دکتۆرە بەڕێزەکان دەڵێ 72 جار دڵی ئینسانی لێ دەدا لە حاڵەتی ئاسایی. بەڵام کاتێک لە دەرونی ئینسانی هەڵچوونێک ڕوویدا لە حاڵەتی ئاسایی خاریج دەبێ، ئەو زا دەڕوا بڕوە تقریبا هەتا 120ش لێ دەداتن لە حاڵەتی ئەو دەرچوون لە حاڵەتی ئاسایی بۆ شێوازەی لێ دەدا. زاوەکو ئاماژەمان پێدا یا لە ئەنجامی ئەوەیە تهدید کراوە قسەکی ناشیاوی پێگوتراوە، یا ئەوەتە مەسەلەن تهدیدی ماڵی کراوە، بە شێوازێک لە شێوازەکان تهدید کراوە، هەڕەشەی لێ کراوە لە حاڵەتی ئاسایی دەرچووە. بەڵێ جەنابی مامۆستا ینی جەنابەت باسی ئەو هۆکارانت کرد، بەڵام بینی زۆر جار ئەو پرسیارە دروستەبی ئەگەر بێت و مامۆستا تووڕەبوون سەرچاوەکەی بزانین. مامۆستا سەرچاوە ئایا سەرچاوی تووڕەبوون لە فیترەتی ئینسانەوەیە یان نەفسەتی ئینسانیان شەیتانەکان مامۆستاوا لە ئینسانەکەن، وەگەر بێت و مەسەلەن لایانی خراپەی ئینسان بۆ نمونە ئەگەر بێت و نەمینی
ئایا دەبی مامۆستاوای لێبێ ئینسان قەت تووڕە نەبی ئەگە سەرچاوەکەی بۆ دیاری بکەی مامۆستا بڵێ لە فەرمودەیەکی داکەوە پێغمبەری خوا سەلات و سەلامی خوای لەسەر بێ ئاماژەی پێدەکات دەفەرمێ الغەضب من الشەیطان یعنی تووڕەبوون لە شەیطانەوەیە سەرچاوەکەی دیاری کردی یعنی پێغمبەر سەلامی خوای لەسەر بێ زۆر بەڕاشکاوانە ئاماژەی بۆ سەرچاوەکەی کردووە الغەضب من الشەیطان یعنی تووڕەبوون لە شەیطانەوەیە کەواتاوە سەرچاوەی ئەسلی تووڕەبوونی مرۆڤ شەیطانەوەیە چونکە پیشەی شەیطانیش دائیمە ئەوەیە دەوێت بە شێوازێک لە شێوازەکان ئینسانی تووڕە بکە بۆی کە تووڕەش بوو هەڵسوکەوتێکی نەشیا و لە بەرابەرەکەی بکاتن لە بەرابەر سەرچاوی ئەسلی تووڕەبوون لە شەیطانەوەیە و دیارە بێگومان نەفسیش دەخاڵەتی هەیە گومانی تێدا نییە یعنی نەفسیش تا ڕادەیەکی زۆر دەبیتە هاوکار بۆ شەیطانی ئەمە ئەسلی سەرچاوەکە شەیطانەوەیە یعنی مامۆستا تقریبا لە قسەی جەنابەت وا تێگەیشتم ئێستا بوون و لەوانەیە کابراایك پرسیاری بکە بڵێ مامۆستا ئەدی ئێستا کە شەیطانەکان بەستراینەوە ئینسان تووڕە ئەبی یعنی ئێستا یعنی سێکتەری دووەکەویتە کار کە نەفس یعنی نەفس وا لە ئینسانەکە لە ڕەمەزانێ بۆ نمونە مامۆستا کە شەیطانەکانە بەسترێنەوە ئینسان تووڕە بی مامۆستا بەخوای ئەو پرسیارە زۆر لە جێی خۆیە چونکە فعلا لە فەرمودەی صحیحی پێغمبەری خوای داهاتوە سەلامی خوای لەسەر بێ کە شەیطانەکان لە مانجی پیرۆزی ڕەمەزان کۆت و زەنجیر دەکرێن دەی باشە خێرا شەیطان کۆت و زنجیر کراون ئەما لە هەمان کاتدا دەبینی کابرا لەو مانگە پیرۆزەی بە ڕۆژوونیە یا دەستی لە خراپە هەڵ نەگرێتی بۆ کارسیە بەڵام ئەگەر لێرە سەرنج بدەین ئەو فەرمودەی پێغمبەری سەلامی خوای لەسەر بێ پێغمبەر دەفەرمێ سەلامی خوای لەسەر بێ مەڕەدەت الشەیاطین یعنی شەیطانە سەرپێچی کارەکان بە زۆری ئەوانە نەکەوا کۆت و زنجیر کراون بەڵام بەعام کۆت و زنجیر نەکراون هەمویان بڵێم هەمویان کۆت و زنجیر کرابن والله ئەعلەم هەمویان کۆت و زنجیر نەکراون بەڵام ئەوانەی کەوا با بڵێن لەسەرەوەنە ئەوانەی سەرپێچی کاری گەورەنە ئەوانە بە زۆری کۆت و زنجیر کراون ئەوە شێوازێک لە بۆچوونەکەی بۆچوونێکی دیکە ئەو هەیە کابراوە هەیە پێش ڕەمەزانی شەیطان قڕمیشی کردووە یعنی ئەو قڕمیشە ئەتوانێت تا 6 مانگان ئیشی خۆی بکات یعنی مسۆگەری کردیەکەوە مەفعولی ئەمین دووەکەنی وا بە ئاسانی خاوێن دەبیت پێش ڕەمەزانی قڕمیشی کردووە تا دوای چەند مانجێکی دوای ڕەمەزانە ئیشی خۆی هەر دەکا و قڕمیشە بۆی دەبینی لەگەڵ ئەوەی مەڕەدەت الشەیاطین کۆت و زنجیر کراون بەڵام خراپە هەر بەردەوامە بە ناشکری مامۆستایانە بە تایبەتی ئەو بابەتە بەڕاستی بابەتێکی ینی ڕوونکردنەوەی زۆر جوانیش بوو ینی ئەبینی نەک لە بابەتی تووڕەبووندا جەنابەت فەرموود لە بابەتی مەسەرن کابرا بە ڕۆژی نابی تاوان ئەکەن لەو ڕەمەزانێ یعنی سەرچاوەکەی مامۆستا تقریبا هەم نەفسەتی ئینسانە و هەم ئەو شەیطانانێک کەوا زەنجیریش نەکراین ئەوانە هەر ینی ئیشی خۆیانەکەن و ئەگەر بێت و شی جەنابەت فەرموود بەڵێ شی جەنابیش فەرموود ئەگەر بێت و لە پێشی ڕەمەزانێ شەیطان ئیشی خۆی کردی بیا ئەو ئینسانەی هێخستە بن دەستی خۆی یعنی ئەوە تقریبا وای دەبی ئینسان لە ڕەمەزانی مامۆستا زیاتر یعنی بەسە خۆی دابسیتەوە و زیاتر ینی ئەوش هەوڵی کۆنتڕۆلی لە خۆدان بەڵێ زانانی مامۆستا گەر بێنە سەر خاڵێکی گرنگ یعنی پرسیارێکی گرنگ ئێستا دەبینی مامۆستا ئەمە لە هەر بابەتەشی ئاینی یان لە هەر شتێکەوە ئەمە لە هەر سیفەتێکی خراپ و باش یعنی دەگەڕێنەوە سەر ذاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم نمونەکە بەو دێنینەوە بینی مامۆستا ینی ئایا لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم یان لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەبووە پێغەمبەر صلی الله علیه وسلم تووڕە بووبی یعنی پرسیارەکەم ئەوەیە و ئایا پێغەمبەر صلی الله علیه وسلم تووڕەبوونەکەی هەتا چەند ڕادەبووە ئایا زەڕبەی وشاندیە مەسەلەن زەڕەری لە کەسدا لە تووڕەبوونەکەی مامۆستا زانایان ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ کە ژیانی پێغەمبەریان سەلامی خوای لەسەر بێ بۆ ئێمەشی کردوتەوە ظاهیرەن لە چ شوێنی پێغەمبەری خوای تووڕە بووە سەلامی خوای لەسەر بێ یعنی کۆی ژیانی لە کۆی ژیانی پێغەمبەری سەلامی خوای لەسەر بێ ئاماژەیان بە چل شوێن کردووە کە پێغەمبەری خوای سەلات و سەلامی خوای لەسەر بێ تێیدا تووڕە بووە ئەمە ئەو تووڕەبوونانەی پێغەمبەری خوای سەلامی خوای لەسەر بێ لە پێناو شەخسیەتی خۆی نەبووە کەسایەتی خۆی نەبووە بەڵکو لە پێناو دینی خوای بووە یعنی لە هەر شوێنێکی کە دینی خوای پێشێل کراوە لەوێ بووکەوە پێغەمبەری خوای سەلات و سەلامی خوای لەسەر بێ تووڕەی نواندووە بەڵام زۆر زانن ڕەفتاری زۆر نەشیاو لە بەرابەری پێغەمبەری کراوە سەلامی خوای لەسەر بێ تووڕە نەبووە بەڵام لە هەر شوێنێکی کەوا دینی خوای پێشێل کراوە حدود و سنوورەکانی خوای بەزێنراون ئەلەوێ بۆ پێغەمبەری خوای سەلامی خوای لەسەر بێ تووڕە بووە و کاتێکیش کەوا تووڕە بووە تووڕەبوونەکەی بە ڕوخساریەوە دیار بە زۆر بە جوانی دم و چاوی هەڵگەڕاوە ئەو دەمارانی ملی هەستاون ینی زۆر بە ئاسایی دیار وەکەوە
لە حاڵەتی ئاسایی خارج بڵێ لە چ شوێنی پێغەمبەری خوای تووڕە بووە سەلامی خوای لەسەر بێ شوێنەکانیش هەموو ئەو شوێنانە بوونەکەوە دینی خوای پێشێل کراوە واقعا مسلمانیش دەبێت کاتێک دینی خوای پێشێل دەکرێت دەبێت تووڕە بێتن لە هەر شوێنێکی دینی خوای پێشێل کرا سنووری خوای بەزێنرا ئینسان دەبێت تووڕە بێتن تەنانەت سوور لە دەرفەت وەردەگرم خوای پەروەردگار فەرمانی بە حەزرەتی جوبرائیل کرد فەرمی بڕۆ فلان شوێنەی فلان شارەی بڕوخێنە سەراوبنی کە بەسەر خەڵکەکەیدا حەزرەتی جوبرائیل فەرمی خوایە بەندەیەکی توێدایە تەمەنی 6 ساڵە لەو 6 ساڵەی کونفەیەکوونێکی لەحزەیەکی یەک چرکەش بێ ئەمری توی نەکردووە فەرقی قەیدی ناکە باویش دەگەڵەوان لە بین بچی لەبەر ئەوەی لە ماوەی ئەو 6 ساڵێکەوە عەبدایەتی من دەکا جارێک لە جاران لە پێناوی من تووڕە نەبووە کەواتە باویش دەگەڵەوان لە بین بچێت ئەرکی ئێمە ئێوێ وەختێک دینی خوای پێشێل دەکرێت سنووری خوای دەبەزێنرێت دەبێت تووڕە بین بەڵام تووڕەبوونەکەمان لە پێناوی خوای گەورە بێتن دەبێت تووڕە بین يعني ما مستە تقريبا جنابەت دوو جیاوازیت کردن يعني ئێستا ئێمە يعني وا تێگەیشتین کەوە ئەگەر ئەو تووڕەبوونی لەسەر حەقە حسابکە وەک واجبێکە مامۆستا پێویستە بیکەین دوو تووڕەبوونمان هەیە عەفو بکە تووڕەبوونێکمان هەیە مەذمومە پەسەندی ناکەین بەڵام تووڕەبوونێکی دیکەن هەیە مەمدوحە ستایش کراوە لە هەر شوێنێکی ئەگەر تووڕەبوون لە پێناوی خوای گەورە بێ ئەوە مەمدوحە ستایش کراوە بەڵام ئەوەی کەوا مەزمومە لە پێناو کەسایەتی خوان بێتن ئەویان مەزمومە مامۆستا تقریبا زۆر خەڵک هەیە ینی مەسەلەن نارێم زۆر بەڵام بەشە خەڵکیشی کەمیش هەیە لەو بابەتەی ئەبینی لە مانجی پیرۆزی ڕەمەزانێ ینی زۆر عەسەبی ئەبی زۆر تووڕە ئەبی یعنی هەتا تووڕەبوونەکەی ئەبینی زۆر جار ئەبینی لە ناو عایلەی کێشەی دروستەکە ئەبینی ئەو ئافرەتێکەوە زۆر خزمەتیشی کردیە خواردنی بۆ چا کردیە هەموو شتی بۆ حازر کردیە ئەو یعنی تووڕەبوونەکەی خۆی مەسەلەن زارەکە بەسەرەوان مامۆستا ئایا ئەو تووڕەبوون مامۆستا وایە لە ئینسانەکە کەەوە ڕۆژیەکەی مەسەلەن حسابین چونچی لەناو ئەو فەرزەی داینە مامۆستا فەریزەی ڕۆژی ئایا زەربە لە ڕۆژەکەی ئەدا و ئایا تاوانێکی کووە مامۆستا ئەوە لای پێم خۆش بۆ پرسیارەت کرد ڕاستی ینی یەکێک لەو دیمەنانەی لەو دیاردانەی کە لە ڕەمەزانێ زۆر قێزەونە زۆر بە تایبەتی من زۆر بۆ خۆم ڕقم لێ دەبیتەوە و زۆریش دیمەنێکی وابزانم ینی نەشیاوە تووڕەبوونە لە مانجی پیرۆزی ڕەمەزانێ یعنی بەحیساب ڕەمەزان قوتابخانەیەکە کە ئینسان لێی فێر بێ خۆی کۆنتترۆل بکاتن زاڵ بێ بەسەر خۆی داتن بەڵام لە کاتی ئەوەی کەوا ئینسان بە ڕۆژووە بە زمانی بە ڕۆژوو تووڕەبێ واللهی لەگەر حکمەتەکانی بە ڕۆژوو بوونی ڕەمەزانەیەک ناگریتەوە چونکە ڕەمەزان بۆیە کە ئینسان زیاتر بە خۆدا بچیتەوە زیاتر خۆی کۆنتترۆل بکاتن بەڕاستی دیاردەیەکی زۆر ناحەزا دیاردەیەکی زۆر قێزەونە کەوا ئینسان دەمانجی پیرۆزی ڕەمەزانێدا تووڕە بێ تەنانەت پێغەمبەری خوای سەلات و سەلامی خوای لەسەر بێ ئامۆژگاریمان دەکاتن دەفەرمێ ئەگەر کابرا بە ڕۆژوو بوو بەرحاڵ ئینسان جایزول خەتایە ئەگەر ئینسان بە ڕۆژوو بوو مسلمانێک حرەکەیەکی نەشیاوی کرد لە بەرابەری ئینسانیدا نابی جواب بداتەوە بە زمانی بە ڕۆژوو وإن أحد قاتله أو شاتمه فليقل إني صائم ئەگەر کەسێک مەسەن ویستی شەڕی لەگەڵ بکە یا مەسەلەن جووی نەچی پێدا با کاردانەوەی نەبێ کاکا من بە ڕۆژوومە وەڵامت نادەمەوە واللهی ئەگەر وەکو تەجروبە وەکو ئەزمموی ژیان سەرنج بدەین زۆربەی شەڕەکان کەوا دروست بن زۆربەی کێشەکان کە دروست دەبن لە نەتیجەی کاردانەوەی بەرابەرە ئەتو دەڵێ یەک ئەمیش دەڵێم دوو ئەتو دەڵێ سێ ئەمیش دەڵێم چوار ئەوە شەڕ دروست بوو ئەدی ئەگەر کابرا حرەکەیەکی نەشیاوی لە بقابل ئینسانی کرد کە تو جوابت نەداوە کابراش وردە گێچەکەی دادەبەزێ گەر جوابت نەداوە هەر سوود لە دەرفەت وەردەگرم لە دینی مەسیحیەت هەندێک شتی زۆر جوان هەیە لە دینی مەسیحیەت هەندێک شتی زۆر جوان هەیە کە زۆرم پێشتەکی جوانە بۆ نمونە لە دینی مەسیحی دەڵێ گەر کابراایەک ئینفعالی کرد هەڵچوو با بڵێن زلەیەکی لە لای ڕاستەی دای زلەیەکی تووڕە بوو زلەیەکی لە لای ڕاستەی دای دەڵێ لای چەپەشی بۆ ڕاگرە با زلەیەکی لە لای چەپەی بداتن دەی ئەوە چن پێ دەڵێ ئەوەن پێ دەڵێ کابرا ئەگەر حرەکەیەکی نەشیاوی کرد لە مقابلە تو کرد ئەتو وەڵامت نەداوە کاردانەوەت نەبوو ئەتو لە لای ڕاستەی داوی لای چەپەشت بۆ ڕاگرت ینی دوو زلەی لێدای با بڵێن کابرا بە تەبیعەتی خۆی گەچەکەی داتە بەزێدێتەوە خوارێ کەواتە شەڕەکە دروست نابیتن جا پێم وایە ئەوم زۆر پێشتەکی جوانە لە ئاینی مەسیحیەت بەڵام ئەمە وەکو موسڵمان چ دەکەین
کابرا زلەیەکن لێ دەدا ئەمە پێنە چی لەگەڵ لێ دەدەی پێنە چی لەگەڵ لێ دەدەی یعنی قەیدی ناکە ئەو مافی خۆتە کەوا کابراایەک مەسەڵەن با بڵێن هەڵسوکەوتێکی نەشیاوی کرد مافی خۆتە کە تو دیفاع لە خۆت بکەی زلەکی لێداوی زلەکەی لێ دێەوە ئەمە وە نەبێ پێنە چی لەگەڵ لێ بدەین ئەنە زلەکەی لێدا پێنەکەش ئەگەینی تێ بەڵێ پێنە چی لێ دەداتن بەداخەوە بە حکمی ئەوەی کەوا کاتی خۆی کەوا خوای پەروەردیگار ئادەم و حەوا و شەیتانی لە بەهەشتێ دروست کرد لە بەهەشتێ فڕێدان عەفوەن شەیتان لە عێراقی لە کوفەی کەتیتە خوارێ بۆی ئەمەش خەڵکی عێراقی بەناشکری نەبێ هەمیشە هەرتوڕینە هەتا کەسێک پێمان بڵێ پشتی چاوت دوورۆ دەی تووڕە دەبین و دەبیدەنەوێ کاردانەوەی نشیاوی لە بەرابەردا بکەین بەناشکری نەبێت خی گەر سەلام کە مامۆستا گەر بێت و یعنی ئەو هەندە دقەی مایە تقریبان کاتەکەمان زۆر نەمایە بەڵام ینی ئەوەی کە جەنابەت باست کرد ئەو تووڕەبوون بە نەخۆشیشی دەرونیدا ئەندرێ یعنی شتەکە لە دەروونەوە جەنابەت فەرمووت ینی ئەوەیە لە کاردانەوەی لە بەرامبەر هەڵەیەکەوە لە بەرامبەر ئەو ئینسانەیە کرێ بەڵام مامۆستا گەر بێت و ینی بە چەند خاڵێکی کورد لە ئاینی پیرۆزی ئیسلامدا لە ئەو نەخۆشیە چارەسەری بۆ دانرایە چی بۆ دانرایە ئایا کەسێک تووڕەبوو چ بکا باشە بۆی تووڕەبوونەکەی زەربەیەشی گەورەنەوەشێنی دیارە بێگومان تووڕەبوون نەخۆشیی دەرونیە فعلا چونکە ئەمە نەخۆشی جەستەین هەیە و نەخۆشی دەرونیشن هەیە نەخۆشە جەستەیەکان ئەوە دیارن نەخۆشە دەرونیەکانیش بە هەمان شێوە دیارن ئەدی حەسوودیە بەخیلیە تووڕەبوونە ئەوانش پێیان دەگوترێ نەخۆشی نەخۆشی دەرونی ئەگەر تەماشای قورئانی پیرۆز بکەین لە ئاەتەکانی خوای پەروەردیگار دەست پێ بکەین خوای پەروەردیگار هاتووە مەدحی ئەو کەسانە دەکات کەوا لە کاتی تووڕەبوون خۆیان کۆنتترۆل دەکەن لە کاتی تووڕەبوون خۆیان کۆنتترۆل دەکەن وەکو لە سوورەتی مبارەکەی آل عمران خوای پەروەردیگار دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين الذين ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين خوای پەروەردیگار دەفەرمێ پەلە بکەن بۆ بەهەشتێکی کەوا پانتایەکەی یعنی بەرینایەکەی عادەتەن وایە درێژای هەموو شتێک لە بەرینایەکەی زۆرترە عادەتەن وایە درێژای لە هەموو شتێکی درێژایەکە لە پانایەکەی زیاترە بەڵام لێرە خوای پەروەردیگار باسی درێژای بەهەشتمان بۆ ناکە باسی پانتایەکەمان بۆ دەکا عەرضها کەعەرضی السەماوات والأرض پانتایەکەی بەهەشت تەنها پانتایەکەی بەقەد کەون و کائیناتە بەقەد کەرز و ئاسمانە أعدت للمتقين ئەو بەهەشتە بۆ تەقواداران ئامادەکراوە خوای پەروەردیگار دەیانژمێری بزانین تەقواداران چێنە الذين ينفقون في السراء والضراء ئەوانەی لە کاتی هەبوون و نەبووندا هەر دەبەخشن ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ ئەوانەی کەوا تووڕە دەبن تووڕەی خۆیان ناڕێژن بەڵکو تووڕەی خۆیان دەخۆنەوە یعنی بەسەر خۆیان دازاڵ دەبن خۆیان کۆنتترۆل دەکەن والعافين عن الناس ئەوانەی کەوا چاوپۆشی لە خەڵکی دەکەن لە خەڵکی دەبورێ والله يحب المحسنين خوای پەروەردیگار شەر کەسێکی کەوا ئیحسان و چاکە بکە خوای پەروەردیگار خۆشی دەوێت کەواتە یەکێک لەو کەسانەی کەوا بە تەقوادار ئەژمار دەکرێ نیسانەی ئەوەیە کە کەسێکی تەقوادارە ئەو کەسەیە کە لە کاتی تۆڕەبووندا ڕقی خۆی دەخواتەوە ئەوە بەهەشت بۆ یەکێکە لەو کەسانە بۆ نمونە ئەوە یەکێکە لەو کەسانە یان لە شوێنێکی دیکە خوای پەروەردیگار وەکو لە سوورەتی مبارەکەی ئەشورا دەفەرمێ والذين إذا ما غضبوا هم يغفرون والذين إذا ما غضبوا هم يغفرون دیسان خوای گەورە مەدحی ئەوانە دەکا کەوا لە کاتی تووڕەبوون یغفرون تووڕەبووە بەڵام تووڕەبوونەکەی خۆی ناڕێشێ بەڵکو یغفرون چاوپۆشی دەکاتن چاوپۆشی لە بەرابەری دەکاتن ئەوە ئاەتی دیکەشمان زۆرە بەڵام هەر بەو دوو نمونەیە لە ئاەتەکان کۆتایی پێدین بە ئاەتەکان لە فەرمودەکانی پێغەمبەری سەلامی خوای لەسەر بێ زۆر فەرمودەمان هەیە کەوا وەکو عیلاج و چارەسەر دانراون بۆ کاتی تووڕەبوون پێغەمبەری خوای سەلات و سەلامی خوای لەسەر بێ ڕۆژێکیان تەماشای کرد دوو نەفەر مشاجرەیان بوو کێشەیان بوو پێغەمبەری خوای فەرمووی سەلامی خوای لەسەر بێ ئەمن شتێکی دەزانم ئەگەر یەکێک لەو دوو نەفەرانە ئەو شتەی بڵێ ئەو کەلیمەی بڵێ ئەوە کێشەکە کۆتایی پێدێ ئەویش ئەوە بوو فەرمی ئەگەر یەکێکیان بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم خوایە پەنا دەگرم بە تو لەو شەیطانەی کەوا لە ڕەحمەتی خۆت دوور کردوتەوە فەرمی ئەگەر یەکێکیان ئەوەی بڵێ کێشەکە کۆتایی پێدێ کەواتە ئەوەش پێمان دەڵێ کەوا ئەسلی تووڕەبوون لە شەیطانە جوان سەرچاوەکەی شەیطانە لە شەیطانی خوای پەروەردیگاریش دەفەرمێ
وإما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله إنه هو السميع العليم. هر كاتێکی کەوا شەیتان ئینسانی وەسوەسەدا خوای گەورە دەفەرمێ فاستعذ بالله پەنا بگرە بە خوای إنه هو السميع العليم خوای پەروەردگار بیسەرە عەلیمیشە زانایە کەواتە یەکێک لە چارەسەرەکان ئەوەیە لە کاتی تووڕەبووندا پەنا بە خوای ببین پەنا بۆ خوای ببین بڵین ئاعوذ بالله من الشیطان الرجیم. یان پێغەمبەر فەرمی سەلامی خوای لەسەر بێ کاتێکەوە ئینسان تووڕە بوو بە پێوە بوو محاولە بکات دابنیشیت جا ئەگەر بە دانیشتنەکە کۆتایی هات ئەوە باشە، بەڵام ئەگەر کۆتایی نهات فەلیەستەجیع با درێژ بی ئەدی ئەگەر بە درێژبوونیش چابوو ئەوە باشە، بەڵام ئەگەر بە درێژبوونیش هەرسانە بوو ئەوەختی با چێ دەستونوێژێکی هەڵبگرێ ڕوو بە قیبلە بۆستێ دوو ڕکعات سونەت بکە ئەوە ئینشاءڵڵا تووڕەبوونەکە کۆتایی پێدێ. بۆ چونکە تووڕەبوون لە شەیتانیەوەی گوتمان شەیتانیش لە چی دروست کراوە؟ لە ئاگری دروست کراوە. ئاگریش عادەتەن بە چی دەگوژێتەوە؟ بە ئاوێ دەگوژێتەوە. کەواتە ئەگەر تووڕە بووین بە دانیشتن و بە درێژبوون و بەوانە کۆتایی پێنەهات ئەگەر دەستونوێژێکمان شوشت ئەوە ئینشاءڵڵا ئاگری ئەو تووڕەبوونەی دەگوژێتەوە کۆتایی پێدێ ئینشاءڵڵا. جەنابی مامۆستا دەستەکان خۆشی بەڕاستی دەرفەتێکی زۆر باش و زێڕین بوو، خۆی گەورە پاداشداتەوە ئینشاءڵڵا. کاتەکەمان کۆتایی هات، ئەگەر مامۆستا یەک دقیقە یعنی یەک دقیقەی کورت کۆتا یعنی پەیامت لۆ بینەران و بیسەران ئایا لەو بابەتەی خۆت یعنی مەسەلەن وەسەت و نسحەتێکت بۆ هەیە بۆ خەڵکی؟ واللهی بە حکمی ئەوەی ئەمە مرۆڤین تووڕە هەر دەبین، ئەوە گومانی تێدا نییە. وەکو پێغەمبەر فەرمی سەلامی خوای لەسەر بێ ئەنا بەشەر ئەغضب کەما یغضب البەشەر، ئەمیش مرۆڤم تووڕە دەبم کەواتە بە حکمی ئەوەی ئەمە مرۆڤین تووڕە هەر دەبین، ئەوە گومانی تێدا نییە. ئەدی عیلاج چیە؟ عیلاج ئەوەیە لە کاتی تووڕەبووندا محاولە بکەین بەسەر خۆمان دازاڵ بین، خۆمان کۆنتترۆل بکەین. کابرا داوای لە پێغەمبەری خوای کرد سەلامی خوای لەسەر بێ فەرمی ئەی خۆشەویستی خوای ئامۆژگاریم بکە، فەرمی لا تەغضب، فەرمی تووڕە ببە. پرسیارەکەی دووبارە کردەوە، هەر فەرمی لا تەغضب. پرسیارەکەی سێبارە کردەوە، هەر فەرمی لا تەغضب. سێ جاران هەر دووبارە ئەویش هەر فەرمی لا تەغضب. کەواتە ئینسان تووڕە هەر دەبێ، بەڵام کاتێک کەوا تووڕە بین هەوڵ بدەین بەسەر خۆمان دازاڵ بین، بە تایبەتی لەو مانگە پیرۆزەی کە ڕەمەزانە دەبێت زیاتر خۆمان کۆنتترۆل بکەین، چونکە فەلسەفە و حکمەتی ڕەمەزان زۆر لەوەی پیرۆسترەکە ئینسان خوا بۆ ڕۆژێنەکە بە زمانی بە ڕۆژوو تووڕە بێ و حرەکەتی نەشیاو بکات. زەنای مامۆستا دووبارە دەستەکان خۆشبی خوا گەورە پاداشت داتەوە، دووبارە داوا لێبوون دەکەین لە وەختمان گرتی، ئەگەر عازێتمان دابی زۆر سوپاس دەکەین مامۆستا. سوپاس بۆ ئێوەش و بۆ ئەم بەرنامەیە. خوای گەورە ئینشاءڵڵا سەرکەوتووی دین و دنیاتان کە موفقتان بکات. خوای گەورە سەلامەت بکات ئینشاءڵڵا. بەڵێ عزیزان لێرە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەو جارەشمان بە هیوای ئەوەی ئینشاءڵڵا سوودتان بینی بێت ئینشاءڵڵا. داواکارم لە پەروەردیگار تاعەت و عیبادەتی گشت لایەقتان قبول بفەرمێ. وەسەلامو عەلەیکم